جودایی خوازی بیانوێک بۆ سەرکوت و پێشێلکرانی مافەکانی خەڵکی کوردستان. تەجزیە تەڵەبی و تەمامیەتی ئەرزی ناوی ڕەمزی سیاسەتی سەرکوتی خەڵکی کوردستان و پێشێلکرانی مافەئینسانی و سەرەتایەکانی نەتەوەی کورد و باقی نەتەوەکانی دانیشتووی ئێرانە. لە ماوەی یەک سەدەی ڕابردوودا و لە دوو نیزامی پاشایەتی و ئیسلامیدا بەم بیانوانە داسەپاندنی هەڵاواردن و بێمافی، زەوتی ئازادی، هەژاری و دواکەوت و ڕاگررتنی ئابووری، پێشێلکرانی سیستماتیکی مافەکانی مرۆڤ، سیاسەتی ڕەسمی حکوومەتەکانی دەسەڵاتدار لە ئێراندا بووە. لەگەڵ شکڵگرتن و قوڵبوونەوەی شۆڕشی ژیان ئازادی کە لە کوردستان و خەباتی پڕ لە شانازی چواردەیەی تێکۆشانی ژنان و پیاوانی خەباتکار و عەداڵەتخوازەوە سەرچاوە دەگرت، کوردستان جارێکی تر کەوتە سەردێڕی هەواڵ و کاردانەوە سیاسیە جۆرا و جۆرەکانەوە، چ لەلایەن ئۆپۆزیسیۆن و چ لەلایەن کۆماری ئیسلامیەوە. لەلایەک بە ملیۆن کەس لە خەڵکی شەریف و ئازادی خوازیێران ناوچەکە و جیهان پشتیوانیان لە خەبات و سونەتە شۆڕژگەرانە و پێشکەوتووەکانی خەڵکی کوردستان کرد. لەلایەکی دیکەوە لە کۆماری ئیسلامیەوە بیگرە تا ناسیۆنالیزمی تۆندڕەویێرانی هەرکامە و بە زمانی تایبەت بەخۆی ئەم چەمک و مەزمونە ناسراوە کۆنەیان بە شەیپوری تەبلیغاتیان لێدایەوە. بەشێکی بەرچاو لەم ئۆپۆزیسیۆنەی ڕاست و ناسیۆنالیزمی تۆندڕە و کە لەوە پێشتر پشتیوانی ئەم یان ئەو باڵی کۆماری ئیسلامی بوون و تاریفیان لە سوپای پاسداران بۆ پاراستنی سنوورەکانی وڵات دەکرد، بە بینینی زەرفیەتەکانی ئەم شۆڕشە ئێستا لە کۆمەڵگای کوردستاندا نیگەرانی خۆیان سەبارەت بە یەکپارچەی خاکی ئێران کردە سەردێڕی پلاتفۆرمە سیاسیەکانیان. ناسیۆنالیزمی تۆندڕەوی ئێرانی لە ملی مەسەبیەوە تا وتەبێژانی دوێنێ ئەم یا ئەو باڵی حکوومەتی ئیسلامی لە لیبراڵەکان و بەشێک لە هەڵسوڕاوانی کۆنە چەپ تا سیلیبریتیە هەلپەرستەکان و تا مەئمورانی تەبلیغاتچی کۆماری ئیسلامی بەگشتی لە دژی خەڵکی کوردستان بەسیج بوون. ڕژیم بە ئامانجگرتنی ناوەندەکانی ئەحزابی کوردستانی لە هەرێمی کوردستان و کوشتاری خەڵکی بێدەفاعی کردە چاشنی درۆپەردازیەکانی و کەڵکەڵەی ئۆپۆزیسیۆنی ڕاستی کۆماری ئیسلامیش گوڵی کرد و شەرت و مەرجی خۆیان لەم بوارەدا خستە بەردەم هاوپەیمانەکانیان لە کوردستان و داوای تەعەهودی کەتبی و ڕەسمی بۆ پاراستنی یەکپارچەی خاکی ئێرانیان لێکردن. ئەوە لە حاڵێکدایەکە خەڵکی کورد و تورک و بەلووج، ژنان و لاوان، کرێکاران و خوێندکاران لەسەر شەقامەکان دروشمی وەحدەت و هاوپشتیان دەوتەوە و سنگیان کردووە قەڵغانی گولەکانی دوژمن. پێناسە و هاوبەشی سەرجەم ئەم تەیفە کۆنەپەرستە دژایەتی لەگەڵ بزوتنەوە و جاخوازیەکانی خەڵکی کوردستانە. ئەم تەیفە زۆر بەرژەوەندی هاوبەشیان لەگەڵ کۆماری ئیسلامیدا هەیە. دروشمی سەرەکیەوان یەکپارچەی خاکی ئێرانە، دروشمێکە هەر جۆرە هەوڵێک بۆ یەکسانی دادپەروەری و مافەکانی خەڵکی کوردستان بە جودایی خوازی لێگەداتەوە. ڕەزاشا و محەممەد ڕەزا، خومینی و خامنەئی لە ژێرناوی دفاع لە یەکپارچەی خاکی ئێراندا هەر کامە و بەنەوبەی خۆی کوردستانی خەڵتانی خوێن کرد. ئێستا منداڵەکانی دیکتاتۆری پێشووی ئێران کە وەک دۆن کیشۆت خۆی بە جێنشینی باوکی و فەرمانڕەوای ئێران دەبینێ، هەمان ئەو دروشم و سیاسەتانە بە شێوەیەکی گاڵتەجارانە تکرار دەکاتەوە. ئۆپۆزیسیۆنی ڕاست کە ڕەزا پەهلەوی کوڕی شای پێشووی کردووەتە وەکیلی خۆی سەرەڕای ئەوەی کە لە نێوخۆ و لە دەرەوەی وڵات خاوەنی کەمترین پێگەی کۆمەڵایەتیش نین، لەمڕۆدا بۆ خەڵکی کوردستان و ئەحزابی سیاسیە و خەڵکە شەرت و مەرج دیاری دەکات. دەبێ بەگشت ئەوانەی کە گویا نیگەرانی لە دەستچوونی یەکپارچەی خاکی ئێرانن بوترێت کە ئەگەر دەسانەوەی خەڵکی کوردستان بژاردەی سەربەخۆبوون لە ئێران نەگرێتە بەر، پێویستە مافەکانی بە کامڵی و یەکسان لە چوارچێوەی وڵاتێکدا بەناو ئێران بە ڕەسمیەت بناسرێت. لە ڕاستیدا دەبێ لە بەرچاو نەگیرانی ئەم مافانە وەک جودایی خوازی ناو ببرێت.
ئەزموونی مێژووی نیشانی داوە لە ئەگەری پێشێلکرانی مافە ئینسانی و سەرەتاییەکانی نەتەوە ژێردەستەکان جودایی خوازی دەبێتە داخوازی و هێزی یەکەم و سەرەکی کۆمەڵگا. دەستەبەربوونی بە تەواوەتی بەرنامەی کۆمەڵە بۆ دەسەڵاتداریەتی جەماوەری لە کوردستان زامنی مانەوەی خەڵکی کوردستانە لە چوارچێوەی وڵاتی ئێراندا. لە دنیای ئەمڕۆدا ناکرێت بە شێوەی سەرکوت و ڕەتکردنەوەی مافەکانی خەڵک بۆ ماوەیەکی دوور و درێژ لەسەر کورسی دەسەڵات بمێنێتەوە. خەڵکی کوردستان تا گەیشتن بە سەرجەم مافە ئینسانیەکانی درێژە بە خەبات ئەدات. شان بەشانی ژنان، کرێکاران، لاوان و سەرجەم خەڵکی هاوچارە نووسی لە سەرتاسەری ئێراندا. سەرکەوتن و دەستەبەربوونی هیوە و داخوازیەکانی خەڵکی کوردستان لەم مەسیرەدا حەتمی و بێگەڕانەوەیە.